ئەو بابەتە وەک زۆرێک لەو درۆیانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو دەبنەوە دەستی پێکرد لە کاتی گڕگرتنی کڵێسای کاتەدرایی نۆتردام لە پاریس هەواڵە درۆکان و تیۆریەکانی پلانڕێژی لە تویتەر دەرکەوتن و بازیان هەڵدا بۆ فەیسبووکیش هەروەها لە یوتیوبیشدا بڵاو بوونەوە هەر لەو کاتەدا هەرچۆنێک بێت هیچ کام لەوانە نەبوونە ڤایرۆس بڵاو ببنەوە. دانیال فێنکی پامنێرێکە لە تۆڕی نەدۆڵەتی بە دوواداچوونی ڕاستیەکان لە پەیمانگای پیونتەر کە بوارێکی ڕۆژنامەگەری قازانجنەویستە. پلاتفۆرمە تێکنیشەکان ئاماژە بەو شتانە دەدات کاتێک زانیارە هەڵەکان بڵاو دەبنەوە دەڵێن ئەوەی ئێمە دەیکەین کار دەکات لەو باوەڕەدام لێرەوە کە دانیشتوم خەڵک پتر وشیارترن لەوەی کە ڕوو دەدات خەڵک وا دەردەکەوێت کەمتر بیانەوێت دەم و دەست ئەو شتانە شێر بکەن. هەمیشە خەڵک چاوەڕوانی هەڵوێستن لە کۆمپانیەکان فەیسبوک لەگەڵ وردبینی ڕاستیەکاندا بۆ خۆڕزگارکردن لە بابەتگەلێکی نەشیا و هاوکاری یەکتر دەکەن. تویتەریش لە ڕێشانە ئەلکترۆنیەکانەوە بە شێوازێکی ئۆتۆماتیکی بڵاوبوونەوەی ناڕاستیەکان هەژمار دەکات. یوتیوبیش هەوڵ دەدات بە ئۆلگاریزمێکی تایبەت شتێک دروستکات کە ئەستەم بێت دۆزینەوەی ئەو ڤیدیۆیانەی گرفتیان هەیە. هەندێک پیان وایە ئەمە بەس نییە. ئێوە چیتان کردو بۆی هەموو ئەو کەسانێک کە لەوێن لەسەر ئاستی جیهان فیکەی سەگەکان بناسنەوە؟ ئایا وشە سەرەکیەکان و داڕشنەکان دەزانن ئەو شتانێک کە خەڵک بەدەمیانەوە دەچن بۆ ئەوەی بتوانن پتر وەڵام دەرەوەی بن و چالاک بین بۆ ئەوەی ئەو شێوازە زمانە قەدەغە بکەین؟ ئێمە ئێستاکە 30,000 کەسمان هەیە و سەنگیان خستۆتە سەر سەلامەتی و ئاسایش. ئەو 30,000 کەسە پرسی بابەتی تایبەتیمان هەیە بۆیان وە سەنگیان خستۆتە سەر ئەو ناوچەیە. ئێمە خەڵکانی ئەکادیمیمانەیە کەسانی دیکەشمانەیە کە سەر بە کۆمەڵگەی مەدەنین کە شارەزای مافەکانی مرۆڤن کە لە ڕاستیدا بە قوڵی پەیوەندیان هەیە بەو ناوچەیەوە. ئێمە بێشمار دەستگاگەلی ئۆتۆماتیکی و هەواڵگیری دروستکرا و بەکاردەهێنین بۆ یارمەتیدان و شیکردنەوەی زانیاریەکان. باشە هیواخوازم شتی باشتر بکەن. ئێستاکە دەتوانرێت بە بەردەوامی پشت بە زۆر سەرچاوی دەرەکی ببەسترێ بە مانایکی دیکە شۆردنی دەستمان بەو گرفتە لە بری ئەوەی بڵین سەر لێ شێواویەکەمان ساز کردووە و ئێمە ئاستاوین بە تەرخانکردنی سەرچاوەکان کە دەتوانێت خەرجیەکان کەم کاتەوە بۆ بەشداران لەبەر ئەوەی پشتی بەشداری زیاتر پێویستە بۆ کۆمپانیاکەمان و لە ئاستێکی زۆر گەورەدا ئەمە ئەوە نییە کە ڕوودەدات. لێسادا و کەسانی کا لەسەر دۆزینەوەی ڕاستیەکان دەکەن بە بەکارهێنانی تەکنۆلۆژیا بۆ چاودێریکردنی ماڵپەرەکان و ئاگادارکردنەوە لە ناوەڕۆیشی بابەتە ناجۆر و بەدەکان. لەبەرەوەی ترەوان دەتوانن داتابیزێک دروست بکەن بۆ ئەکتەرە بەدەکان و هەروەها دەتوان ڕێوشێنی پێویست دژیان بگرنە بەر کەمە بۆ خۆی دەتوانێت بۆ چوونەکان کەم بکاتەوە لە سەریان و هەروەها دەشتوانێت لە ڕووی داراییشەوە توانستیان کەم کاتەوە وایان لێ دەکات کەمترین کلیک و کەمترین ڕێکلامیان چنکەوێت. لە کاتێکدا کەمکردنەوەی کاریگەریان وا دەکات کە زانیاری هەڵەکان کەمتر بڵاو ببنەوە. هەروەها گەشەی فەیسبووکیش کەم بکاتەوە. ئایا بەرپرسیارەتی زیاتر واتە دروستکردنی کەمترین پارە؟ هەڵمەتی تۆڕە کۆمەڵایەتە میدیایەکان لە هەوڵی ئەوەدان ئەمە چارەسەر بکەن.